چوارەمین وەرکشۆپی هونەری باڵا لە باشووری کوردستان ساڵانە لە ڕێگەی ناوەندی حەوت ڕەنگەوە بەڕێوەچێت. بۆ ئەم ساڵ چەندین هونەرمەندی ناوخۆیی و دەرەکی بەشداریان لەم کارە هونەریەدا کردووە. من زۆر خۆشحاڵم کە لێرەم کە بتوانین ئەم سیمپۆزیۆمە جوانە ئەنجام بدەین. زۆر گەورەی یەکە من لێرەم هەمووان پێکەوە کارەکەین لە هەموو وڵاتە جیاوازەکانەوە. ئەمە زۆر تایبەتەکە من لێرەم لەم ناوچەیەم لەم شارم بۆشاییەکی گەورە هەیە بۆ ئێمە هەمووان کە گفتوگۆ بکەین لە بواری هونەرەوە. بۆشاییەکی گەورە هەیە بۆ ئێمە کە هەمووان بتوانین گفتوگۆ بکەین لەبارەی هونەرەوە. خۆشحاڵین کە بەشێکین لەم بۆنێ و هیوادارم و منیش هیوادارم کە چالاکی زیاتر هەبێ ئەبێتە هۆی کۆکەرەوەی هونەرمەندان و وێنە کێشان. هونەرمەندان زۆر گرنگن ژیان زیاتر ئەخەینە ڕوو. بۆ زیاتر قسەکردن لەسەرم چالاکیە هونەریە هونەرمەند مەریوان جەلالمان لەگەڵایە. کاک مەریوان بەخێر بێ سواز بۆ ئەم دەرفەتە. زۆر سواز بۆ ئێوە. کاک مەریوان ئەمێ دەست پێ بکەم ئامانج لە ڕێخستنی ئەم سیمپۆزیۆمە چە ساڵانە یان بە جۆرێکی تر لە پرسیارەکەم ئایا ئەم هەنگاوە ئەبێتە هۆی ئەوەی هاوکاریەک یاخود پردێک دروست بێ لە نێوان هونەرمەندانی ناوخۆ و هونەرمەندانی دەرەوەی هەرێمی کوردستان؟ سپاس بۆ بانگێشتەکەتان. بەڕاستی سیمپۆزیۆمی 2020 دیارە پێشتر هەبوو لە ساڵانی پێش ئێستا بە هاوکاری ناوەندی حەوڕەنگە و لەگەڵ ئاشنا دەوڵەت لە سوید کە ئەم سیمپۆزیۆمیان دروست کرد. بیرۆکەکەش بیرۆکەی ئەو سیمپۆزیۆمە لەوە هاتووە کە وەکو گۆڕینەوەی ئەو کەلتورەیە لە بینی هونەرمەندەکان ئەیتر چ لە بابلین ئاڵوگۆڕی کللتوری هونەری لە نێوان گەلان لەنەو گەلانە بە تایبەتی بۆ ئەمە زۆر ئێمە جەختمان لەسەرەوە کردەوە کە بتوانین زۆرترین کەس بێنین لە بابلین لە شوێنە جاکانی ئەوروپا و لە هەتتا لە ڕۆژئاوا کە کۆمەڵێک لە هونەرمەندان خۆشبەختانە بەشداریان کرد و فرای سیمپۆزیۆمەکە کەوتن. هەدەفی بابلین ئامانجی ئەم ئیشەش ئەوەیە کە ئێمە بتوانین هونەرمەندانی کوردیش بە هەمان شێوە بتوان سوودمەند بن لەو ئەزمموی هونەرمەندانی دەرەوە و بتوانین لە ئایندە ئەمە بجۆزینەوە بۆ ئەوروپا. بەڕاستی ئەگەر چی لە بابلین لە هەج وڵاتیشی ئەوێ بێ ئەمە ئامانج و پەیامی سیمپۆزیۆمەکەیە. کاک مەریوان چێ سەرپەرشتی ئەم سیمپۆزیۆماکە یاخود چێ سەرپەرشتی ئەم چالاکی هونەریە؟ بەڕاستی زۆر دیاریکراوی من لێرەوە سوپاسی یەک بە یەکیانەکەم تاوان کەسەکان بە کەسی شخصی و بە ناوەندی هونەری و بەسەریانەوە کە نوێنەری حکوومەتی هەرێم لە بەریتانیا لە ڕێگای کاکاروانەوە و هەروە سوید لە ڕێگای کاک شۆڕش و کاک بەختیارەوە کە هەوڵێکی زۆر دیاندا ئەگەر ئەوان نەبوونای بەڕاستی زۆربەی هونەرمەندەکان نەیانتوانی لێرە بنچکە هەستان بە دابینکردنی تکت بۆ هونەرمەندەکان بۆ ئەوەی بگەنە ئێرە. هەروەها سواس بۆ ناوەندی ڕاگەندی یەکێتی کە لە ئەڵمانیا کاک سالار و کاکاوان توانیان یارمەتیمان بن بە فەندێکی بچووک بەڵام جێگای خۆی گرتۆ بەڕاستی جێگای شانازیە و ناوەندی حەوڕەنگە کە ئەوان خۆیان لێرە کاک بەختیار هەوڵیدا کە ئەو سەرپەرشتی سیمپۆزیۆمەکە لەسەروە مشیانەوە بەڕاستی ئاشناخان هەوڵێکی زۆریاوە کە ئەوە باڵین کەم تا زۆر بتوانێت زۆرترین هونەرمەند بێنێتەوە بۆ ئێرە لە هونەرمەندانی سویدی
و کاکتەها لە ئەڵمانیا بەڕاستی ئەویش هاوکارمان بوو بۆ دۆزینەوەی هونەرمەندەکان بەداخەوە چەند خۆی نەیتوانی بۆ هۆی هەندێک کاروشتەوە بەڵام توانی دوو هونەرمەندی چیان ڕۆژاوە و هونەرمەندێکی ئەڵمانی لێرە بەشداری لێ بکە. کاک مەریوان سیمپۆزیۆمەکە چەند جۆر چالاکی لە خۆ ئەگرێ یاخود بین لە چەند بەش پێک هاتووە؟ بەڵێ بە شێوەیەکی گشتی دوو بەشە بەڕاستی وەکو پەیکەرز لەگەڵ ڕسمکردن. پەیکەریش ڕاستەوخۆ ئیژەکەن بەڕاستی جێگای خۆشحاڵیە کە تۆ با بڵین پەیکەر خۆیان نەزان کە کارێکی زۆری و کردارەکەت زۆر خاوە لە وەکو ڕسمکردن نیە تۆ بە تاقیتێنیا لەسەر تابلۆی ئیشکەی توانی لە دوو ڕۆژە تابلۆیەکەی هەڵبەت پەیکەر زیاتریەوێ بەڵام خۆشبەختانە ئەوان توانیان کە ئەو هەندێک لەو ئیشانە بەدەست بێنن. ئەمڕۆ لەواچێ کۆتایی سیمپۆزیۆمەکەیە بە چالاکیە کۆتاییەت ئەویش وەرکشۆپێکی خۆمە بۆ سیرانی گەیکەین کەواتە دوای کۆتایی سیمپۆزیۆمەکە پلانیش چالاکی تریشتان هەیە؟ بەڵێ ئێستا ئامادەیە بەڕاستی بڵین شتەکان ئامادە کراوە کە من سعات 3 دەست پێ بکەم بۆ پرۆژەکە ئەوەش بەشێکە بێت لە بڵین چالێکیەکان یعنی 3 بەش لە خۆیەگرێت ڕسم و پەیکەر و لەگەڵ سیرامیک. بەڵێ کاک مەریوان تۆ وەکو هونەرمەندێکی بەشدار بوو تا چەند بە پێویست سێزانی ئەم جۆرە سیمپۆزیۆمانە یاخود ئەم جۆرە پرۆژە هونەریانە بەردەوام بێ هەڵبەت خۆت ئاماژەت بەوەیە کە ئەمە کاریگەری لەسەر گۆڕینەوەی هونەر هەیە و کلتور و لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتانی تر تا چەند پێت باشە بەردەوامی هەبێ ئەم پرۆژەیە؟ بەڕاستی من لێرە ڕۆکەمە حکومەتی یعنی هەرێمی کوردستان ئەم پرۆژانە ئەبێت لە ڕێگای وەزارەتی ڕۆشنبیریەوە بکرێت چکە هیلاکی زۆرەوێ هەتاکو تۆ سپۆنسەرە دۆزیتەوە ئەگەر وەزارەتیی ڕۆشنبیری نەتوانێت ئەم پرۆژانە بکە بەڕاستی یعنی گرفت زۆر دروستەکات بە تایبەتی کە تۆ لە ڕێگای ئەوە کە تۆ لە ڕێگای وەزارەتەوە کە تۆ ئیشەکانەکەی پیشانی وڵاتێکی سویدیتەوە پیشانی وڵاتێکی بەریتانیاییتەوە ئەڵمانیاییتەوە شتەکان با بڵین بە ڕاستەوە خۆتە لە ڕێگای حکومەتەوە بۆ حکومە دەیکەی یعنی ئەتوانی تۆ ئەو هونەرمەندەی کە ئەتەوێت ئیجازەی وەرگێت ئەتوانیت لە ناوڕاستی ئیشەکە بێت چکەمانە هەمووی با بڵین پلانێکی زۆریەوێ هەڵبەت بۆ هەموو پلانێکیشە بێت بەرنامەڕێژی زۆر باشی ئەوێت بۆیە من لێرەوە ئەڵێم بەڕاستی ئەم پرۆژانە زۆر گرنگن ئێمە خۆشبەختانە ینی ئەم چەند ڕۆژێک کە هونەرمەندانە لە سلێمانیا بوون یەکەم شت کە بینیانە سلێمانیە بینن ینی ئەوە بۆ خۆی ناساندنێکی زۆر گەورە ینی سروشتی سلێمانیە بینن با بڵین خەڵکی سلێمانی بینن قسە لەگە خەڵکاکەن چنە بازار ئەمانە بۆ خۆی گۆڕینەوەیکی زۆر جوانە تۆ جارێ بە خەڵکی ئەناسێنی پێشەوە کەلتورەکەی پێناسێنی دواتر دوایی تێسەر هونەرەکە چیتە پەیمانگای هونەرە جوانەکان چیتە کۆلێژی هونەرە جوانەکان خۆشبەختانە 3-4 ڕۆژە بەڕاستی ینی ڕۆژانە 50-60 کەزاتوە بە هەر یەکە و با بڵین پرسیاری لە ئەوەشی خۆشە کە زۆربەی کەس بە ئینگلیزی قسەیان لەگەڵاکات ینی گرفتێک نەماوە لە بینی ئەو زمانەیە تقریبەن یاخود بۆیان تەرجەماکەین ئیتر لە ڕێگای سویدیۆ بۆ ئینگلیزیەوە بێت یا عەرەب کۆمەڵی عەرەبمان لەگەڵایە بەڕاستی شاگەشکە بوون بە سلێمانی و بە کەلتور و بە ئەمانە هەمووی با بڵین یەکێکە لەو شتانی کە ئەتوانین ئێمە بەم ڕێگایە بەڕاستی فراوانتریکەین ئەمڕۆ خۆشبەختانە یەکێ لەو پەیکەسازەکان ئاسوسخان ئینی هێنابوو کفتەی هێنابوو ینی زۆر شاگەشکە بوون بەو خوا هونەرمەندە بیانیەکان شتێکی نامۆیە لە هەمان کاتە بەڕاستی ینی ئەمە مەبەستمەوەیە تۆ ئەتوانی زۆر شت پیشانی ئەوان بیت ئێمەش کەلتورێکی دەوڵەمەندمان هەیە ئەتوانین کاگامان مەردۆخیاتۆ تۆ پێرفۆرمانسێکەکە لە کاتینەکە بە دەف و بە مۆسیقا و لەگەڵ تابلو دروستەکە شتمان زۆرە بەڕاستی ئێمە زۆر دەوڵەمەنین بەڵام چیمانەوێت بەنامە ڕێژیمانەیە بۆ شتانە ئەبێ کە کەلتورێکی دەوڵەمەندمانەیە نەمانتوانی بەڕاستی کاتەکان زۆر بوو حەزمانەکەم بیانبی بۆ هەڵەبجە بۆ تەوێڵە بۆ ئەو سروشتە جوانانە بیبینن بەڵام لەو بڕوایم ئەگەر ئێمە ئەمە بخینە بەرنامە ڕێژیەوە کەسانە لە داهاتووشی نزیکە 100% یعنی وەکوتری کەوتم تۆ توانی لێرە هونەرمەندی کورد هەڵگری بیبی بۆ ئەوروپا بەڕاستی کە خۆشبەختانەی سەر ڕێگەکان وەکو جارانی ینی تەنها بۆی ئەڵێم حکومت بێتە پێشەوە
لەگەڵ نوێنەری حکومت لە وڵاتەکانە ئەتوانێت فیزا ئەدابین کە ئەو کاتە کارەکە بۆ هونەرمەندەکە ئاسانترە بێ کارەکە بۆ میدیاکان ئاسانترە بێت بتوانن ئەو هات شوێ بکەن من خۆم شخصی لە بەریتانیا ژم یعنی چەند جار محاولەمان کردووە کە خەڵکێک بێنین بەڵام لەبەروی لە ڕێگای حکومەتەوە نیە ینی بربەست بۆ دروزە بەڵێ بۆیە خۆشحاڵم ئەم پەیامە بگاتە وەزارەتی ڕۆشنبیری و بەهیوان بێنە پێشەوە لە پرۆژەی ئاوایە و هاوکار بن بەهیوان هونەرمەند مەریوان جەلال سوپاس بۆ ئەم دەرفەتە و هیوای سەرکەوتنتان بۆ زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆ بانکێشەکەتان سپاس.